سڵاوتان لێبێ بەڕێزان جارێکی لەگەڵتانم بۆ وەرگرتنی پەیوەندەکانتان لە سەر تەوریکتری بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک وەکو هەموو هەینی یەکتەوری ئەمڕۆی بەرنامەکەتان کراوەیە دەتوانن لەسەر هەر کێشە بابەتێک قسە بکەن هەروەها لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک بەناونیشانی facebook.com/نالیا-tv دەتوان ڕاوتی بنووسرنجەکانی خۆتان بنێرن. لیزا لە سلێمانیەوە یەکەم پەیوەندیمانە. سڵاو لێبێ لیزا خان فەرموو. سلام کاتە باش کاکشوان. زۆر سپاس دەکەین هەموو کاتێکت باش. کاکشوان بەڕاستی ئەو کەمە میوارەی مێ باسی کەم ئێستای تر ساڵ گۆڕاوە بەڵام ئاقلیتی سەرکردەکانمان بڕوا ناکەم گۆڕابێ خوازیارم لەگەڵ هاتنی 2013 ئێستا لە 2013 ئیتر کەمێکیش بێ گەر کەمێکیش بێ هەم گەندەڵیەتان کەم ببێتەوە هەم ئەوەی کە ئازاری خەڵک بدێت و وەکوی کە دوێنێ لە ڕاگەندەیە کە سنتەری میتۆ ڕایگەیان نە ئازاری ڕۆژنامەنووسان بدرێت کە ساڵی 2012 ساڵێکی زۆر شوم بۆ ڕۆژنامەنووسان. بڕێ من ئەگەر حکوومەتەکەمان هەروە بیستکاتەوە 2013 هیچ باشتر نابێ و خوازیارم لە 2013 کە هەڵبژاردننی پارێزگاکان بکرێت ئیتر تەزویری تیانە بێت لە 2013 گەندەڵی نەمێنێ و خوازیاریشم ئەو هەوڵاتیانی کە پەیوەندی بە مایکی خەڵکەوەکەن هەر کەسێک باسی خراپی حکوومەتی کرد لە دیدی خۆیەوە ئەڕوانێ یان دیارە ئەوانەی کە مستەفید بوون لە حکوومەتەوە تەلەفۆن ئەکەن قساکەن تکایە ئێستا ئەمە کەناڵێکە نەک هەر کورد بەڵکو نەگەر کوردستان لە دەروی کوردستانی زۆر خەڵک گوێی لێمانە تکایە ئێوە بێڕێزی بەرامبەر بە یەک مەکەن هەچەند لە NRC بڕوا ناکەم هیچ وشێکی بێڕێزی دەربکرێ بەڵام ڕجاءن با ئێمە سنووری خۆمان بپارێزین گەر من هجوم کردێکا حکوومەت دیارە من خۆم باشە زانم حکوومەت دەکەم چۆنە گەر تۆش حکوومەتی خۆش ئەوێ ڕجاءن قبولی ئەوە بکە کە کەسانێکیش هەبن ڕخنە لە حکوومەتەکەیەوە بگرن لەبەرەوەی ئێمە ڕخنەکانمان ڕوخێ نەبین بە دنیای و ئێمە دروستکەرین. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت دلۆڤان لە ئاکرێەوە فەرموو کاک دلۆڤان. ئەلۆ دەم باش کات چووە؟ دەم باش کاک دلۆڤان کەرەم کە. زۆر سپاس دەستخۆشی بەرنامەیەکی ڕاستی کاناڵێکی زۆری جوانی پێشکەشە کاناڵی NRT. گەلێک سپاس بۆتە. پێشکەشە کاناڵی NRT کە هەر جایەکی جیهانی هەبێتن و ماشی هەندێک پرسیۆری کاناڵی ئێوە ئەمات گەندەنگی خوب گەینین کۆک شووە نسبەت ئێک پێشمەرگەی ئیلۆن هەمیر زۆنن هەمی خوب بچیکە کچکە زۆنن غالبا کۆم پێشمەرگەی ئیلۆنی هۆتیاگیرن شتێ هونیە هاتوونەکە معاشی پێشمەرگەی ئیلۆن چەندە 350,000 یێت خۆنی دەکرێت 400,000 وەشە ئاوا چتر دیگەتە ئێک بەس بڵۆ بێتن معاشی پێشمەرگەی ئیلۆن ئەم خەرزۆنی ئۆیدە چیە جناب سرک بورژانی بس پسیاره سرک بورژانی آخر زمانی کوکی کردستان از گور کریه پیشمرگی نوکا یه 800,000 گریته یه ناروزیا بس پیشمرگی هجا ریزوتی بخاطر کل زخو که بخونتن پنجوین بوز زمین بخاطر ریزوتی در دشمن اتفاقین اما امریکا و کردستان رزگار که خریکات خوشیه دا کسی هست پیشمرگی ایلونیا هر کسی که شلوغو هر کسی که برای خویل آیه تاوی تپشگو کس قدنانی چه قدر قیمت بو پیشمرگی ایلون حتی ممکن نهاده کرن پیشمرگی ایلون چه سال بله کاک دلوان حتی میکن قطعت بو نهاده ورگتن حتی میکن معاشه و زیده نکری ام دو خود سرک بارزانی بکن یکی چیزی که دست پیشمرگی ایلون نکو پوشی دیتر دیگری نبره. بەڵە کاک دلۆڤان سپاس بۆ پەیوەندەکەت لە سەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک لیدا ئومێد نووسویەتی حەز دەکەم بەرنامەیەک لەسەر ئەو قوتابیانەی کە خێزاندارن بۆ شەهادەی ماستەر و دکتۆرا دەخوێنن لە دەرەوەی وڵات لەسەر حسابی خۆیان حکوومەتی هێرێم دەرماڵە بۆ هاوسەرەکانیان سرف بکەن بۆ ئەوەی بتوانن هاوسەرەکانیان لەگەڵ خۆیان ببن. ڕابەر CH نووسویەتی خوێندکارانی پۆلی شەشەمی وێژەیی قەرەهەنجیر دەستخۆشی لە نوێنەری پۆلەکەمان دەکەین ناوێکی نووسیوە دەڵێت هیوادارین هەمیشە سەرکەوتوو بێت تەنها پیرۆزبایی کردووە. بەهزاد ئەحمەد نووسیوەتی لە کەرکووکەوە تێبینێکی ناردوو نووسیوەتی سڵاوم هەیە دەمەوێت خۆشحاڵی خۆم دەربڕم بە بۆنەی باشتربوونی باری تەندروستی بەڕێز مامجەلالەوە هەر لێرەوە پیرۆزبایی لە کۆمەڵانی خەڵکی کوردستان دەکەم. بڵێ غازی لە پیرمامەوە فەرموو کاک غازی. ئەوقاتە باش زۆر سپاس کاک غازی هەموو کاتێکت فەرموو. من دوو پێشنیارم هەیە. بەڵێ وڵای یەکەمیان ئاوا ساڵی 2013 خۆیەتی سەرۆکی هەرێم ئەو سوپایەکە لە تورکیای ساڵی 90 هێناوێتی یعنی لە کوردستان دەریان بکات یان دەربکرێن لە کوردستان. بەڵێ یعنی وەڵا چ پێویست دەکە ساڵی چ پێویست دەکە سوپای تورکیا لە کوردستان دەرمێنێتەوە لە کاتێکدا لە کوردستان
داوای سەربەخۆی خۆی دەکات یعنی سوپای تووشێمان بۆ چێ لێرە مەگەر بۆ داگیرکردن نەبێ بەڵێ دووهەمیان بەڕاستی دەمەوێت ئەوە بکەن ینی کەناڵەکەتان بە دوواداچنێک بکە بۆ نەوتی شواشۆشێک کە بە هەدەر دەڕوە لە ئەو شوێنە کەس نەزانێ قازانج و داهاتی ئەم نەوتە بۆ کام شەخصە دەگەڕێتەوە هیوادارم کەناڵەکەتان بە دوواداچنێک بکە بۆ کۆم بۆ نەوتە کە بە هەدەر دەڕوە بەڵە سپاس بۆ کاک غازی لە پێرمامەوە بەرزان لە هەولێرەوە فەرموو کاک بەرزان ئەو کاتت باش کاکشوان زۆر سپاس کاک بەرزان هەموو کاتێکت باش فەرموو دەست خۆشتان یەکەم کاک جوان من سیرم کردو لەو فترەیە ئەو چەند ساڵەیەدا زۆر زار لە سیاسەتی هەرێمی کوردستاندا دوو فاقیە بین بەڵێ دوو فاقیە بینم ئەویش ئەوە بوو مەسەنکە ئەوەی کە بەزەق و ئاشکرا دیارە کە بەزەق و ئاشکرا دیارە بڵین ئەوەیە مەسەن لەو ڕۆژانەیە سیرەکەم بە زۆر بە ئاشکرا سەرۆکی هەرێم پشتیوانی لە خۆپیشاندانەکانی ئەنبارە کاتن کە ڕسمی سەدام حوسێنی تیا بەرز کراوەتەوە کە داوای گەڕانەوەی بەحسەکرێتن بۆ حکومی عراقی و بۆ دەسەڵات وەرگرتن و ڕەفزکردنەوەی هەندێ بڕیاری حکوومەتی عراقی ناوەندی و بڵین ئیتحادی کەوا دژ بە بەعسە و ڕیشەکێشیان بەڵام لە هەمان کاتیشدا ساڵی پێرار کە مزارەکانی هەفتەی شوبات بوو سەرۆکی هەرێم بڵێن حکوومەتی هەرێم سەرۆکاتی هەرێم هێزی پێرەڤانیان نادێرە سەرکوتی کوڕەکانی سلێمانی و کوردەکان بکەن و لە هەولێرش بە هیچ شێوەیەک ڕێگای خۆپیشاندان ناکێ نازانم ئەو دوو فاقەیە یانی چێ لەوێ پشتیوانی لە بەعسیەکانەکە بۆ بەرزکردنەوەی ڕسمی سەدام و مەبەست چیە لە گەیشتنی حکم سەدام زارش بۆن دوایەوەی لەو ڕۆژانەیە سیرەکەم تەصریحێکم جێ لێبوو زۆر تەصریحێکی سیر سەرۆک بارزانی زۆر بە ئاشکراڵێتن نەبووە لە دنیا تاکو ئێستاکەیەکێک ڕئیس وزەرا بێ و سەرۆکی قواتی مسلحە بێت نیشتیان بەڵام حەقەیەکێک من ئەو مەسەلەی کوردیەم بیرکەوتەوە لە یەکێکەکە خانووی خۆی لە شوشە بێ حەق نییە بەردە پەنجەرەی خەڵک بگرێتن ئەی خۆی سەرۆکی هەرێمەوە سەرۆکی حەزب و سەرۆکی هێزی پێشمەرگەیە و کوڕەکەی سەرۆکی دەستگای بەناو ئاساییشە و برازاکەی و زاواکەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە و خاڵەکەی وەزیر خارجیە بەڵێ کاک بەرزان نازانم هیچیان نەهێشتەوە بەڵێ سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندەکە سپاس بۆ کاک بەرزان لە هەولێرەوە شاڵا و نەشاد شعرێکی نووسیوە بۆ سەرۆکۆماری عێراق و هەندێک وەصف و ئەوانی تێدایە کە ڕەنگە کاتی زۆر بووێت ئەگەر هەمووی بخوێنینەوە تەنها نووسێتی بەناوی بۆ مامەوە ئەوە شارەکەیتی باوکی ئەرینا لە سێ سادقەوە فەرموو باوکی ئەرینا باشی بەڕۆژگیان زۆر سپاس دەکەین باوکی ئەرینا فەرموو برای گەورەی بەڕێزی وەڵایم سەبارەت بە و براد ئەو تەلەبەی کە ئەو لافیتەی نازانم سوودانیە چی بەڵێ ئەمەی سایق ئەی باشە ئەم هەموو بینایە سووتیا لە هەولێر و لە سمێڵەوە لە دووە ئەی بۆ یەکێ ناتە جوان بەڵێ ئەی بۆ سەبارەت بە پاراستنی پارتیە لە گەنجەمان تەسلیم کە ئەی بۆ وانێ ئەو بینایانیان سوودای بۆ نان تەسلیمیکەن زۆر سپاس بۆ بەرنامەکەیشی زۆر سپاس بۆ پەیوەندەکەت ڕاگوێز لە پیرەمەگرونەوە ئێوارەتان باش زۆر سپاس کاک ڕاگوێز ئێوارەت باش فەرموو منەمە سەبارەت بە خۆپیشاندانەکانی ئەم دوایە عێراق قسە بکەم بەڵێ فەرموو دەستخۆشی لە هەموو خۆپیشاندەران دەکەم کە خۆپیشاندانیان دەست پێ کردووە دژی دەسەڵاتە دیکتاتۆریەکەی مالکی بەڕاستی دەسەڵاتێکی تاگرەوە و دیکتاتۆرە مالکی دەستخۆشیان لێ یەکەم بەڵام هێشتاش بەقەی دەسەڵاتەکەی خۆمان دیکتاتۆر نابێ با ئێمە بەراوردێک لە بینی خۆپیشاندانەکانی کوردستان و خۆپیشاندانەکانی عێراق بکەین خۆپیشاندەران هێرشیان کردە سەر جێگری سەرۆکوەزیرانی عێراق جێگری سەرۆکوەزیرانی عێراقیان بریندار کرد بەڵام کەسی تیان نەکوژرا بەڵام لە وڵاتی ئێمە لەسەر شکاندنی چەند تەبەقە شوشەیەک لەسەر سووتاندنی جەمەدانەیەکی سوور لافای خوێن هەستا ئەگەر خۆپیشاندەرانی هەرێمی کوردستان هێرشیان بکردایە سەر یەک سەرکردەی یەکێتی یان یەک سەرکردەی پارتی دڵنیا ئەم سەرکردانە کۆمەڵکوژیان ئەنجام ئەدا لە کوردستان بۆیە منەڵەم ئێستا بەهارێکی عێراقی بەڕێوەیە بەڕاستی کاتی ئەوە شاتووە کە ئێمە لە کوردستان کاتی ئەوە هاتووە کە ئاڵای بەهارێکی کوردی هەڵ بکەین داوا لە کاک نەوشیروان دەکەم کە کاتێتی و ئەم دەرفەتە لەدەست نەدا ئەم دەرفەتە بخۆزێتەوە پێشمان کەەوە کاک نەوشیروان بۆ بەهارێکی زۆر باشە کاک ڕاگوێز بۆ ئەوەی نەبێتە وتنەوەی دروشم لە بەرنامەکەدا دەچینە لای کاک عەزیز لە شەمشەماڵەوە فەرموو کاک عەزیز
کاک عەزیز لە چەمچەماڵەوە ئەلو دیارە بە ناوی ئەزیزەوەیە فەرموو خاتووە ئەزیز بەڵێ ئەزیز خان فەرموو ئەم کاتە باشکات زۆر سپاس دەکەین هەموو کاتێکت باش واسەکەم وڵای کاگەزیستم پێشنیارێکم لە حکوومەت بەڵێ فەرموو واللهی منەکو ڕێژێکم ئەم بۆ کەمەندامان دکتۆر تەقریتوبیان داناوە اینجا لە 112 بۆ نووسین بۆ کەمەندامان من زۆر پێشنیارم هەیە بەڵێ ئەرە وڵات بۆ هەموو کەمەندا ینی ئێستا ئەو کەمەندامانشی سەریوی لە سەئی ئەوە لە ڕژێمی بەحساوای وایمان لێ هاتووە اینجا لە 112 بۆ داناوین بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت شوان لە شەقلاوەوە فەرموو کاک شوان زۆر سپاس کاک شوان فەرموو دەستخۆشی لەو بەردامەکان دەکەم زۆر سپاس دەستخۆشیش لەو زارانەکە ئێستا لە عراق بەرزەوە لە پارێزگاکە هیوادارم هەرێمی کوردستانیش یعنی ڕێشوێنێکی جوانتر بگرێتە بەرنەک ئەو سیاسەتەکە ئێستا هەیە سیاسەتێکی لاستیکی کە بەکەی خۆی بێتن سنوور لێ ئیشەکانی خۆی دابنێ هیوادارم هەرێمی کوردستان بە خۆدا سنوورێکی بە خۆی دابکە لەو بەرنامە سیاسەتانە هەیەکی ئەگەر هەر ئەوا بێ هیوادارم مظاهرات دووبارە لە هەرێمی کوردستان سیاسەت بداتەوە بۆ بتوانن هەرێمێکی ڕێک و پێک و بە بەرنامە نەک هەر هەرێمێکی بەعەدل مشکلە هەبێ یعنی کێشەی زۆرمان هەیە وەکو نەوت و بەنزین و ئەو مەسەلانەمانە بیکەن ساعەتی زۆر بێ نەوتی نییە کە ئەو داهاتە گشتیان لێ خودی تاکە کەسی نەبێ هیوادارم بەسەڕاستی هەرێمی کوردستان ینی بۆ چوونەشی 2013 بۆ چوونەشی ڕێکپێ چاوی بەرامبەر هەرێمی کوردستان سیاسەتێکی جار ڕێک پەیڕەوکار نەک سیاسەتێکی لاستیکەی بێتن بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک محەممەد ڕەحمان عەلی نووسیوەتی کارەبا دەڵێ نوکەی موبایلە دێت و دەڕوات داواکارین چارەسەرێکمان بۆ بکەن لە هەولێرەوە تێبینەکەی نردووە کیانۆش شێخ خەورامی نووسیوەتی من دەمەوێت باس لە دیاریکردنی ئەو بەناو داهێنەرانە بکەم کە ناویان دیاری کراوە وەک داهێنەر من پێم وایە ئەگەر ئەو بڕەبوجەیی کە بۆ ئەوان سەرف دەکرێت بدرێت بە خانەوادەی دوو پێشمەرگە کە ئێستا لە سەنگەردان باشترە ژیاکۆ فازڵ نووسیوەتی هیوادارم کەناڵی NRT بەرنامەی وەرزشی زیاتر بکات هەروەها ڕزگار مۆبیل نووسیوەتی هیوادارم سەرکەوتوو بن بەرنامەیەکی تایبەت بە منداڵانتان هەبێت بەڵێ دەچینە لای محەممەد لە هەولێرەوە فەرموو کاک محەممەد کاکشوان گیان کاتێ باش زۆر سپاس دەکەین کاک محەممەد فەرموو کاکشوان دەستخۆشی بەدامەکە لێم کاکشوان زۆر سپاس دەکەم کاک محەممەد بەڵێ کاکشوان وەڵی ئێم وەکو گلەیەکمان لە جەنابەت هەیە ئەگەر هەر کەس بەڵێ فەرموو ئەگەر قسە بە جەنابی سەرۆکی هەرێمە وەڵی جەنابەت گوێ لێ ڕاگری بەڵام ئەگەرێکێک باسی نەوشرا مستەفا بکات جەنابەت پێی قەت ئەگەر برادێک من نامەوێت بێ بەدە جوابانە جوابیشی نادەم بەڵام پێم قەتع کرد کاک محەممەد پێشم وتم نابێت بەرنامەکە ببێتە سەکۆیەک بۆ وتنەوەی دروشم بەو شێوە بۆ برادرم وت هەر کەسێکیش ڕەخنێکی هەبێت لە هەر لایەنێک ئێمە ڕێگەمان پێداوە بەڵام ڕێگەمان بۆ نەداوە کە جوێن یا قسەی ناشرین بۆ کەسە بڵێ یاخود بەو لایەنە بەڵام ڕەخنەکان لەسەر ئەساسی ئەوە بن کە هەندێک ڕەخنەی هەبێت لە لایەنێک یاخود لە کەسێک بە جۆرێکی جوان قسە بکات دیارە جەنابەت پێشکەشکاری بەرنامەکەی بەڵێ چاوی لە دەمی توێ ئەگەر فەرق و جیاوازیەک ببێت لەو بەینە کە من قسەیە بکەم یا ئەو قسەیە بکات من نامێت جوابیان بەمەوە کاشانی ئەو نین کە جوابیان نام بەڵام جنابیشت داوات لەکەین ڕێگان پێمە دەکە تەشکیل بکەن و بێ مەسەلەی جوابانە من جوابیان ئێمە ڕێگە نادەین کاک محەممەد گوێت لەوە بوو کە پێم وت نابێت بەرنامەکە ببێتە سەکۆیەک بۆ برادێکی دی پێش تەلەفۆنی کە ئەڵێ مەسعود بەرزانی خۆی سەرۆکی هەرێم و سەرۆکی حیزب و کوڕەکەی نازانشی بابەوە کەی مشکلەیەوە سەرۆکی حیزب یا سەرۆکی حیزب مشکلەیە نییە ئەو فەردێکە لە کوردستانە وەکو من فەردێکە لە کوردستانە ئەگەر من بەخێو خەباتم کردایە منژی سەرۆکی ئەوە خۆم بەخێو خەباتم نەکردو ئەوانەی کە ئەمڕۆ سەرکردن خەباتیان کردو خۆلەوە نادرن لە خۆ بیاکەن بە پێشبەرگە یا بیان کە بە سەرۆکی حیزب یا بیان کە بە سەرۆکی حکوومەت خەباتیان کردووە بەخێر خودای من و ئەو برادەرش خەباتیان لە خۆ نەکراون بۆ کاک شوان بەڵێ کاک محەممەد قسەیەکت ماوە کاک محەممەد بەڵێ زۆر سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندەکەت جەلال لە شار باژێرەوە فەرموو کاک جەلال مرحبا کاکشوان مرحبا کاک جەلال فەرموو دەستخۆشی بەرنامەکە لێکم زۆر سپاس دەکەین بەڵێ فەرموو ئەوە دێم ڕۆکراوەیە بەڵێ کاک جەلال وەڵام من پێشنیارێکم هەیە بۆ بەڕێوەبەراتی دابەشکردنی خۆراک بەڵێ کە هەبوویە بایعی مانگێک بدرێ بە کوردستانی خۆراوە بەڵێ
تا هیچ کەم نییە و زۆر سپاس بۆ بەرنامە. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت عەبدولمەجید لە بازیانەوە. فەرموو کاک عەبدولمەجید. بەڕێزم چۆنی؟ زۆر سپاس دەکەین کاک عەبدولمەجید. زۆر سپاس دەکەین. بەڵێ. وڵای من ئەمێ لەسەر ئەم دامەزراندنە قسەکەم بەڕاستی ئەوە ئێمە چەندێکە ناومان فۆڕمان پڕ کردوتەوە لە وەزارەتی ناوخۆ ئەنجادانە هەنێکیان هەنێ ناو هاتۆتەوە ئەوەی تری نهاتۆتەوە ئێمە لە چاوەڕوانیان کە ئەو ناوانەی تر بێتەوە نازانم یەتەوە یان ئەویان نازانم. ئینشەڵڵا ئێوە بە دوواداسوونی بۆ بکەن بەشکێکم شتێکمان بۆ بکەن. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت سیروان لە سلێمانی. فەرموو کاک سیروان. ئەلۆ. بەڵێ کاک سیروان گوێمان لە دەنگتە. فەرموو. ئەلۆ. بەڵێ کاک سیروان گوێمان لە دەنگتە. فەرموو. ئەم کاتە باش برا گەورەکەم. زۆر سپاس دەکەین هەموو کاتێکت. فەرموو. کاکی بەڕێزم وەڵای من 2 دانە مانگە باوەڕی پێ وابزانم ئەی سەوەرم هیچ نازانم بەس یەک پرسیارەمەیە بەس پێ ناخۆش نەبێت کاک شێردار لە سلێمانی و یەک دوان ئێستا هەن لە ئەولێر خێرە هەموو ڕۆژێ نەک دوو جاوەریەکردن و ئێمە بە دوومان جارە بۆ ماوە ناگیرێ بعد ئەوە ینی چییە ئەوە لە کۆ وەری ئەگرن چۆنی وەرئەگرن من هەموو ئێوارەیە متابعی ئەم کەناڵی ئەوەکەم بە دوو موبایل. باشە کاک سیروان هەموو ئێوارێک متابعاکی بەڵام پەیوەندیەکی هەموو ئێوارەیەک من باوەڕ بە دوو موبایل و بە نۆرمالە خەریکم بە شازەکە و بە حەزەکە. کاک سیروان ئەو کەسەی ئێستاگە پەیوەندی کرد کەسێک بێت ڕۆژانە پەیوەندی کردبێت لە بەرنامەکە لە ماوەی ڕابردوودا ئێمە ئەو پرسیایی لێ دەکەین بزان ئەو چۆن پەیوەندەکەی وەرەگرێت دیارە هەوڵی زۆرە دڵنیا بە. زۆر حەزەکەم ئەو پرسیارە بکردانم. زۆر باشە مام قادر لەگەڵماندایە زۆر جار پەیوەندی کردو بۆ بەرنامەکە. کاک سیروان گوێن لە تێبینەکانی ئەو بێ. مام قادر ڕووی سێ جایزوەری بێ زۆر احتیاجە چکە ئەزانێ قسە بکە ئەزانێ چۆ قسە ئەکا ئەزانێ قسە بکە. یعنی من ئەگەر من ممالەجاتی وەلەو حەزیز ناکەم بچمە ئەو مەزوعەوە ممالەجاتی پارتی ئەوم هەر دەرەکە لە ناو پارتیە هەمووی ئەوارەیە بە دێژ و بە پانی کابرا قسەکە کەس نادانێ ئەڵێش. کاک سیروان مەبەست ئێمە نازانم وەرگرتنی پەیوەندیەکان ئەوە نییە کە بزانین کێ زانێ قسە بکەن کێ نازانێ قسە بکە وەکیە و لەکوێوە پەیوەندیەکە دڵنیا بە ئەوە تۆ نازانێ شەدات کێیە؟ نەوەڵا نازانم کێ چۆن بزانم کێ ڕۆژێ تەلەفۆنەکە نازانی هەموو ڕۆژێ. زۆر باشە سپاس بۆ کاک سیروان لە سلێمانی سڵاو لێ بێ مام قادر فەرموو. ئەو کاتت باش. زۆر سپاس دەکەین مام قادر ئەگە پرسیارێک لێ بکەین مام قادر پێشەوەی قسە بکەی. دیارە کاک سیروان لە سلێمانی پەیوەندی کە گلەیی لێواکە کە زۆرێک لە پەیوەندیەکان دووبارە دەبنەوە وەردەگیرێن بەڵام پەیوەندی ئەو وەرناگیرێت. جەناب چۆن پەیوەندیەکی ڕۆژانە من ئاگام لەوەش نییە کە بەڵێ هەتا قووەرم گرتیە دەبی وا بکەی ئوسلوبەکی خاصی هەیە کە بە ئەوەی تەلەفۆنات دەگەرێت بۆ وەربگیرێ واتە زیاتر لە یەک جار بێ هەوڵ دەی مام قادر وانە بکاوە ئیسابەکی دیە مام قادر زیاتر لە یەک جار ئەبێ هەوڵدەی بۆی پەیوەندیکەی بەڵێ زۆر ئەرێوەڵە محاولە دەکەم جاری سێ لە بیدایە بەرنامەی ئەمن پەیوەندی دەکەم بەس ئەمە دەمەوێت لەسەرتەوەرە قسەی بکەم ڕێنمایەک دەچۆ لە وەزارەتی مالیە بۆ چارە سەرکردنی موچەی خانەنشینان دەرێ ئەو کەسانە دەگرتەوە مڵکە موچەکەیان 713,000 دینار بی باشە ئەدی ئەوەی 200 و ئەوەی لە 600 کەمترا قەت ئیسابی لۆ ناکە بە بەڕێز وەزیری مالیە تێدەگەی ئەمە بچینە شوێن دەرێ ئەمە شەیە پەیوەندیم بە ئەندام بەرلەمانێکی کرد گۆتی وەرسەمسەکاتم بدێ هەتا ئەمن بتوانم لە بەرلەمان بسەمسەکاتی سملۆدانەیە ئەو ڕێستایی ساخم کردێ لۆی دەنێرم ئەباشە باش لۆ ئەوەی 713,000 دیناری معاشە ئەوەکەی زیاد دەکەن لۆ ئەوەی 200 ناگاتە 400 هیچ معاشەکی ئەمە تقریبا 31 ساڵ خزمەتم هەبووە باشە معقولە ئەمە 207,000 دیناری وەربگرم وە زۆریشم پێ ناخۆشە ئەمن ئێستا باسی خۆم دەکەم بەڵامەوە پەیوەندی بە زۆربەی زۆری خانەنشینانەیە داوایە سەرۆکی ئەرێم دەکەم ئەو نووسراوە ئەو بڕیارە ئەو ڕێنمایە دایەکەمیش دەیەکە کاتمێشیروانیش ڕەتیکەنەوە بە عەدالەت تەوزێرکەن ئەمە ناوێ ڕسکی عالەمێ ببڕن بەڵێ مام قادر سپاس بۆ پەیوەندەکە زۆر سپاس بۆ پەیوەندەکەت سپاس بۆ مام قادر لە هەولێرەوە ئازاد ڕواندز نووسیوێتی داوامان لە سەرۆکی هەرێم ئەوەیە کە بە زووترین کاتچارەنووسی بێسەر و شوێنکراوانی شەڕی ناوخۆ دیاری بکات و وەڵاممان بداتەوە گینا
هەڵوێست وەردەگرین زۆر بەتوندی بۆ شێوە نووسیەتی. بڕوا لە سلێمانیەوە فەرموو کاک بڕوا. الو بەڵێ کاک بڕوا فەرموو. بڕوانی کەمال لە سۆرە. ببوورە بەباشی. کەمال لە سۆرە. جەمال لە سۆرانەوە؟ کەمال لە سۆرانەوە. فەرموو کاک کەمال. پێش ئێستا باسی جەمەدانی سۆری کرد. بەڵێ کاک کەمال. دەناوێت پرسیارێکی لەکەم ئەو برا دەستنوێژی هەبوو ئەنا باسی جەمەدانی سۆریەکە. بەڵێ. بس ئەوەندەم ئەگەر دەستنوێژی هەبێ باسی جەمەدانی سۆر بکەن خۆ باسی جەمەدانی سۆر نەکە دەزانی چەند خوێن لەسەر جەمەدانی ڕێژەوە؟ بەڵێ کاک کەمال. نیشانەکە ڕەمزێکی وەرزانیە. داوا دەکەم لەو برەدە ڕێزانەشکەن چێدی یعنی ڕێگەوان پێ نەبێت باسی جەمەدانی سوور بکەن. کاک کەمال دیارە یەکێک لەو برادرانەی کە بەو شێوە باسی کرد مەبەستی ئەو ڕووداوانە بوو کە پێشتر ڕوویدا لە شاری سلێمانی. تەنها باسی لە ڕووداوەکە کرد بۆ شێوەتی ئەگینا ئێمە ڕێگە نادەین بە شێوازێکی تر قسە بکە بەرامبەر بەو ڕووداوە یاخود وشەیەکی ناشرین بەکاربێنێ. دڵنیا بە کاک کەمال. جەمەدانی سوورە ئەنفەر کراون. کاک کەمال جەنابەت تێگەیشتی لە پەیوەندیەکەی ئەو کەسە باسی لێوە کرد کە لەسەر ئەوەی کە جەمەدانی سوور سووتێنراوە لە سلێمانی باسی لێوە کردووە. آخر گوتی چند خۆرش ئەمە دەزانی چند خۆن 8,000 بارزانی سەر خاطرە جەمەدانی. بەڵێ بەڵێ مەبەستی من باس لەوە دەکەم کە ئەو ڕووداوەی باس کرد بۆ شێوە وتی وای وت. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. سپاس بۆ کاک کەمال لە سۆرانەوە. سپاس بۆ پەیوەندەکەت. بەڕێزان وچانێک و پەیوەندەکانتان وەردەگرینەوە. بەڕێزان بەردەوامی لەگەڵتان لە سەرتۆری کۆمەڵایەتی فەیسبوک ڕێبوار ڕەسوول نووسیوێتی بەڕاستی حکوومەتی هێرێم دەڤەری بتوێن و پشدەری پشتگوێ خستووە لە بواری میلاکی دامەزراندندا. هیوام وایە چاوێک لە پشدەر و بتوێن بکەن بەڵام دیارە خەڵکی دەڤەری بتوێن و پشدەریان بەس بۆ پێشمەرگایەتی دەوێت بەداخەوە بۆ شوێن نووسیوێتی بەداخەوەش ئەو نووسیوێتی. سەردار لە سلێمانیەوە فەرموو کاک سەردار. ئێوارە بەش کاک شوان. زۆر سپاس کاک سەردار. کەمی کاک شوان نووسە برادەرە ڕخنێکی وتی من نازانم دوو مانگە هەوڵێم پەیوەندەکەم بۆ وەرناگیرێ. بەڵێ. لە هەمان کاتە هەمووی ئارەستەدار وەرێگرێ کاکە من بەنامەکە 2 ساعت پێشەوە بە دیارەوە داهێنشم نیو ساعت بەدانەکەم جارێ چند دقیقە هەوڵێم هەتا وەرێگرم. کاک سەردار نازانم پێما بێ ناوی جەنابتی نەهێنا وتی کاک شێرزاد وتی سەردار جەناب لەوانەیە بیر وتی دەیناسی. بەڵێ باعز دەکەم جا ئەو بەنامە ئێوە بە حەج کەس بڵێ ڕخنە دێوە بگرێ خوایەگرێ لەبەری بەنامەیەکی سەفاوەت هیچ نە من جەناب دەناسم نە تۆ منە ناسم. تخوا کاک سەردار پێش ئەوە کاک سەردار پێشەوەی قسە بکەی کەواتە جەنابشت پێمان بڵێ چۆن پەیوەندەکەت وەرەگیرێ. وەڵاهی من بە نۆرمال عەرز دەکەم جارێ چند دقیقە خەریکم تا وەریەگرم بە مۆبایل بە هیچ شێوەیە وەرناگیرێ. جاری واشێ وەرناگیرێ. جاری وایە وەرناگیرێ و گلەییشم نییە ئەمە خۆ نە تۆ منە ناسی تو منیش تو جەناب دەناسم بەهۆی تەلەڤیزیۆنەکە جەناب دەناسم بە خزمەتە گەشتم. بەڵێ فەرموو. ئەمجار بەنسبەت تەوارەکەشەوە دەستخۆشی بەنامەکە دەکەم کە تەوەریکی کراوەیە ئەو کەسانەی کە بڵێن ڕخنە جەنابی سەرۆک بەرزانیەگرن حەقی خۆیان ڕخنە بگرن بەڵام ڕخنەیەکی نەک تەشیری پێ بکرێت سەرۆک بەرزانی چوار پشتی لە کودایەتیا بڕاوەتەوە. ئێمەش ڕێگە نادەین بۆ شێوە قسەی بەرامبەر بکرێ. مەجال نەیە بە خەڵکێک من گلەی لە جەناب ناکەم. حەج کاتێ یەکی تەشیری پێ کرد قسەیەکی ناشیری کرد جەناب داخستەوە بۆ بێ بە حەج کەسێکی کە بێ حەج سەرکردەیەکی کورد من بەلای من هەر سەرکردەی کورددا دەستخۆشی بەنامەکە دەیەکەم و شەوێکی سات. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. بەڵێ تریفا لە سلێمانی. ئەلۆ ئەم کاتوە کاشوان. زۆر سپاس تریفا فەرموو. زۆر سپاس دەکەین. تاوان سێ شەوە بە تەمام وەریگرم بۆم وەرناگیرە لەسەر قسەی ئەو برایەش ئێوە بڕوا ناکەم کەناڵێک بن گەندەڵ بن کە ئانی بڵێن ئەم ئەناسێ ئەو ناناسێ وەری بگرن دەستخۆشیتان لێ یەکەم پیرۆزبایی ساڵی نوێتان لێ یەکەم یعنی بەڕاستی تاکە کەناڵەکە بتوانێت خەمی خەڵک ڕەوان بکات بە حەقەت. و هیوادارم کاک شوان یعنی ئەو کەسانی کە ئەوە تەلەفۆن ئەکەن پێویست ناکە قسەی بەرزوون لەزم بکەن بەرامبەر ئەم کەناڵە تاکە کەناڵە کە زۆربەی خەڵک ئارزومەندە سەیری بکا و گوێ لە بەرنامەکانتان بگرێ. دەستخۆشیتان لێ یەکەم ساڵی نوێتان پیرۆز بێ هەر بەخۆشی بێ. زۆر زۆر سپاس دەکەین لە جەنابیشت پیرۆز بێ لە ئێوەش پیرۆز بێ. بەڕێزان دیارە ئەگەر زۆر بە کورتی لەسەر ئەوە قسە بکەین کە ئێمە ئەم پەیوەندیانەی کە وەردەگیریان بە مەبەست بیان بێ مەبەست بێ تەنها ئەوە دەڵێن ئەگەر مەبەستمان هەبووە لەوەی کە کێ وەردەگرین و دەیناسین ئەو شێوازی کە قسەی پێ دەکرا لە بەرنامەکە یەک شێواز بوو یان ڕەخنەمان دەگرت لە هەموو پەیوەندەکانە
مەبەستم ئێوە یان بە شێوەیەک بوو کە ئێمە بمانویستە چۆن بیکەین بەڵام دڵنیا بن هەندێک جار کەسێک پەیوەندی کرده بێ قسەیەکی ناشنی وتی بێمە ڕەچای ئەومان کردووە کە ئەو کەسە بیناسینەوە بە دەنگ یان بە ژمارەکەی ئەگەر بۆ شێوەی بەڵام ڕۆژانە کەسانێک پەیوەندیەکەن ڕای جیاوازیان هەیە تەنانەت زۆرێک لە پەیوەندیەکان هەندێکیان لەگەڵ یەکترا لە ڕاکانیانە ناگونجێن ڕای جیاوازیان هەیە ئەگەر وا بێمە چۆن هەوڵەدەین پەیوەندیەکان بۆ شێوە بن ئەگەر مەبەستمان بێ چەند کەسێک وەردەگرین و پێویست ناکە هەندێک نمونە بینەوە کە چۆن بووە جەنابتان خۆتان بەرنامەکەتان دیوە کە قسەکان چۆن کراون وە کێ دژی کێ بووە هێرش لە کەرکووکەوە فەرموو کاگێرش قوربانە کاتۆ باش زۆر سپاس کاگێرش فەرموو دەستخۆشینە بەرنامە بەڕێزەکەتەکەم زۆر سپاس دەکەین من دەربارەی و کەسانێک دەربارەی و شخصانە قسان کە ناوی سەرکردەکان دی یان ناوی کاک مەسئول ناوی مام جادر عیبە بۆ کەسانە و تشتانەکەن من جۆم لیاوە لێستا عیبە ناوی جەمدار سوودی ئاگە ئەو نەبێ بدێکە کو دەمووی حیزە بێ و بەد بەڵێ کاگێرش بەداخەوە دیارە پەیوەندەکەی بچڕام مام عەلی لە سلێمانیەوە مەرحەبا کاکە گیان زۆر سپاس دەکەین مام عەلی دەستخۆشیە و بەرنامەیە و لێکم زۆر سپاس دەکەم کاکە گیان بە داداچوونێ بکەن بۆ ئەو سنەوبەرانەی بەرامبەری بەنزینخانەی ژاڵا بەڵێ مام عەلی خاوانی ئەو عەرزە هەست کەسێ بێ هەر شەوەی سنەوبەری و دوانیان بە سیارە ئەشکێنێت 40 ساڵە ئەوە تەمەنیانە لەوێ 50 ساڵە تەمەنیانە داوا لەلایەنی پەیوەندیدارەکەم بە دواداچوونێکی بۆ بکا بزانێ ئەوە کێیە خاوانی ئەو مڵکە هەر شەوەی سنەوبەرێک و دوان و سیانیان لێ ئەخا بە سیارە بەیانی بڕۆ دوان سیانێکیان کەوتووە ئەوێ بیکا بە مەشروعێک و حکومت ڕێ پێنا بۆنەی ئەو جار و درەختانەوە بەڵام ئێستا هەر شەوەی یەکێک و دوانی لێ ئەخا بە سیارە بەڵێ بەڵێ مام عەلی سپاس بۆ پەیوەندەکەت ئاکۆ لە تەکیەوە فەرموو کاگاکۆ کاکشان و کاتت باش زۆر سپاس کاگاکۆ بەڵێ دەستخۆشی بۆ تۆ بۆ بەرەزی پەیوەندیگە لەسەر هەڵگرتم سپاس دەکەم بەڵێ کاکشان من لەسەر قسەی و برادەرە کە ئێستاوەتی پەیوەندەکان وەر ناژیرێ بەڕاستی من هەروە لەگەڵ برادرانە من خۆم لەدەوام ئێستا من ینی سێرێک هەر بۆ تاقیکردنەوە سێری ئێستا من تەلەفۆنەکە وەرەگرم وتی کەناڵی NRC کەناڵێک ینی بەڕاستی کەناڵێکی دەگمەن و زۆر پێشکەوتشم لەگەڵ قسەی خوشکەیەم کەوتی ئێوە کەناڵێکن ینی خەڵک ئارەزومەند دەچێت لە بەرنامەکانتان بگرێت ینی سەیری بەرنامەکانتان بکا بەڕاستی بەرنامەکانتان زۆر ڕێکوپێک و ڕەوانە کە خەڵک ینی بە ئاواتێ گوێ بگرێت ینی حەزم ئێستاکەم پەیوەندی بەخسۆ دووبارە پەیوەندی وەرەگرمەوە طبعا بە مۆبایلیش ئەمە پێویست ناکە بڵێ بکەوێتە سەر ئێوە بڵێ خەڵک ناسن پەیوەندیگی بۆ وەربگرن یا خود نا ئەوە هەر کەسە خۆی کەوتە سەر تاقەتی خۆی وایە 50 جار وڵدای وایە 100 جار وڵات هاوی وەرەگیرێ حەز ناکەم زیاتر قسە بکەم دەستان خۆش بۆ سەرکەوتنی و ساڵمێتان لێ پیرۆزێ زۆر سپاس دەکەین لە ئێوەش پیرۆز بێ کاک ئاکۆ سپاس بۆ پەیوەندەکەت سپاس بۆ قسەکانت باوکی شۆڕش لە ڕانیەوە فەرموو باوکی شۆڕش بەڵێ دیارە پەیوەندەکەی پشرا دەچینە لای کاک سەرتیب لە چەمچەماڵەوە فەرموو کاک سەرتیب جوارت باش کاکە شوان چۆنی زۆر سپاس دەکەین کاک سەرتیب فەرموو برای بەڕێزم عەزیزم برای بەڕێزم لە سەرەتای دروستبوون و دامەرزاندی ئەم کەناڵی ئێوە و لە ڕێگای ئەم تەوارەی ڕاستەوخۆ کە ئێمەی تاکی هاوڵاتی پەیوەندیەکەن تا ئێستا من تێبینیەکم هەیە بۆ نمونە تەماشا ئەکەم خۆشتان ئەزانن لە ناوچەی بادینان تا ئێستا کە پەیوەندی ئەەکەن یەکێکیان وەکو ئێمە هەڵە ناکەن یا هجوم ناکەنە سار یەکێک یا تەعشیر بە یەکێک ناکەن چەند بە شێوەیەکی ڕێک و پێک و کوردانە و مەردانە قساکەن بەبێ ئەوەی ناوی کەسێک بزڕێن قسێکی ناشرین بە یەکێ بکەین نازانم ئێمەی ناوچەکەیمە بۆ ئەخوا قوڕی کردەوە بەسەرمانە هەر دەمەکەینەوە دەممان بە زەهر و بە بزمال ئەکەینەوە بەرامبەر بە یەکتری وەڵا من ئەوە معنای ئەوەی ئەڵێ مشتێک نمونەی خەرمانێکە معنای ئەوە ئەوان لە ئێمە ڕۆشن بیرتر و بە ئادەبتر و پێشکەوتتر و زاناتر و ڕێک و پێکتر و دەستخۆشیت لێکەم و هەر بشین زۆر سپاس دەکەین کاک سەرتیب لە چەمچەماڵەوە ڕەنگە ئەویش پەیوەندی بەوە هەبێ کە زۆرترین ناکۆکی سیاسی زیاتر وەک دەوترێت و دروستبوونی ئۆپۆزیسیۆنیش و تا ئێستا ئەو گرژە سیاسیانی کە هەبوون پێش لە هەرێمی کوردستان زیاتر لە پارێزگای سلێمانی بوون ڕەنگە ئەمە پەیوەندی بەوە هەبێ کە ڕێی ئێوە کە پەیوەندی دەکەن ئەو کەسانی کە بە دیالێکتی یاخود بە شێوەزاری سۆرانی قسە دەکەن بەو شێوە بێ کە کاریگەری ئەوەی بەسەرەوە بێ بەڵام ڕێزان دیارە و دووباری دەکەینەوە کە ئەم بەرنامەیە ڕۆژانە ئەو ڕستەیە کە دووباری دەکەینەوە کە بەرنامەکەی خۆتان ئێمەوا دەڵێن ئێوەن کە بەرنامەکە جوان دەکەن ئێوەن کە ڕەخنەکانتان بە شێوەیەک بێ کە سەردەمیانە بێ و ڕەخنەکانتان لە جێی خۆیانە بن
و ئێوەن کە پەیامەکانتان دەگەێنن و مەبەست لە بەرنامەکە تەنها گەیاندنی پەیام و داواکارەکانی ئێوەیە. بەڵام سەرۆری کۆمەڵاتی فەیسبوک هاوناز ئارام نووسویەتی تەلبەندکردنی سنووی ڕۆژئاوا و باشووری کوردستان کاتێک بخرێتە ڕستەوە دەبێت بوترێت کورد ئەبەد ناگاتە مەقسەد نۆکەری بێگانەیە دوو دڵن پیسن لەگەڵ یەک بۆیە وا بێلانەیە. کاروان شێخانی نووسویەتی پرسیارێک بۆ مەسعود بارزانی سەرۆکی هەرێم و پارتی دیموکراتی کوردستان بۆچی تاوەکو ئێستا هیچ شتێکتان بۆ شەهیدی پارتی نەکردووە لە سنووری کەرکووک و سلێمانی و گەرمیان ئەوە تێبینی. کاروان شێخانی بوو. بەڵە پەیوەندیکتر لەگەڵماندایە باوکی نالیا لەگەڵماندایە. سڵاو لێبێ باوکی نالیا فەرموو لە سۆرانەوە. بەڵێ ئەو کات دەماش کاکشوان زۆر سپاس باوکی نالیا فەرموو. کاکشوان وەڵە و تەوەرەکەی ئێستاش بەڵێ تەوەرەکە دیاریکراو نییە باوکی نالیا ئێستا نییە ئەم شەو نییە دیاریکراو نییە تەوەرەکە دەتوانین لەسەر هەر بابەتە قسە بکەیت. بەڵێ دەربارەی پێشمەرگان لە قساکەم ئەگەر ڕخسەتەوی. بەڵێ فەرموو. ئەوە وەکو پێشمەرگەیەک بەڵێ داوا لە سەرۆکی حکوومەتەکەم بەڵێ داوا لە سەرۆکی هەرێمەکەم چەندەها پێشمەرگە هەیە ئێستا دوکاندارە سایەقە تاکو ئێستا داوامیان نەدیتووە. خدا قبول ناکە ئەمەش وەکو پێشمەرگە چەندەها داوامان کردو ماندی بوون و ئەزیەتی زۆر ماندیتوە. ئەوانیش لە ئیسراحات لە ماڵەوە ئیش دەکەن و لە دوکانی خۆیان و ئەمەش داوا ئەکەی ئەوانی شێک جار هەر بێنە خدا قبول ناکە با داوامی ببینن ئاراقەن مانگەی حافتە داوام بکەنەوە. بەڵێ سپاس بۆ باوکی نالیا لە سۆرانەوە. هاوژین لە سلێمانی سڵاو لێبێ فەرموو. کاکەم کاتەوە باشم قوربان. زۆر سپاس کاکاوژین فەرموو. چاوەکەمی وەڵی من ئەمێ لەسەر مۆزوعێک قسە بکەم سەبارەت بەوەی کە لە وەزارەتی ناوخۆوە بڕیارێک دەرەچێت کە ئەوەی کارمەندی وەزارەتی ناوخۆ بێ نابێت تەکسی بژێڕەیە ئیشی تر بکە. من لێرەوە بەو براتەرە ئەڵێم کە ئەو کەسەی کە پێشنیاری ئەو بڕیارەی کردووە ئایا چێ پاسەوانی ئەو ئەکا خۆی مانی 10 ملیۆنی هەیە ئێمە ملیۆنێکمان هەیە پۆلیسێک تێگەی 600,000 ئەیا بە کرێخان و 200,000 بۆ مەسروفی ماڵوم ناو یعنی تۆ مایەک ئەتوانی بە 200,000 توانی پاشەکەوتکەیت یا ئەگەر ئەوەی کە ژنی نییە گەنجە بتوانێت ژنی بێبێنەیە بتوانێت هەوڵ بێ بە سوفەتەوە گەنجکەوێت عەرزەیە بکڕی لەم شارە و لەم وڵاتە ئێمەیە. بەڵێ جا من ئەمێ بۆ برادرە بڵێم کە واز دە و بڕیارەی خۆی بێنێت و واز دەم خەڵکە بێنێ واز دەم کارمەندی وەزارەتی ناوخۆ بێنە با هەچ کەسە ئیش و کاری خۆی بکە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کەمال لە تەیناڵەوە فەرموو کاکەمال. کاکشوانم کاتێ باش زۆر سپاس دەکەین کاکەمال فەرموو. کاکە ساڵی تازتان پیرۆز بێ و دەستان خۆش بێ بۆ بەرنامەکەتان. زۆر سپاس دەکەین لە ئێوەش پیرۆز بێ. بەڕێزی سپاس. من دوو لەسەر دوو یان تەوەر قساکەم. بەڵێ یەکیان ئەگەر بتوان بەرنامەیە بکەنەوە ئەگەر ڕێگەتان پێ بدەن لە خلالی دەسەڵات و حیزبەکانەوە بۆ مەسەلەی چاکسازی لە هەرێمی کوردستانە ئایا ئامادەسازی ئەوەیان تایە بتوانن بێن مڵک و ماڵی خۆیان کەشف بکەن لە بەردەم ڕای گشتیا هەر کەسێ لە ئاستی خۆیەوە لە سەرۆکەوە بۆ ژێرەوە یعنی لە سەرۆکی هەرێمەوە هەتا کۆکاتە کادرێکی بەسیط بێن سەروەتی خۆیان کەشف بکەن بۆ جەماوەری خەڵکی کوردستان بۆ ئەوەی ئێمە زیاتر بتوانین ئینتیمای کوردایەتی بگێڕینەوە بۆ میلەتەکەمان بۆ ئەوەی ئەم خەڵکە تێ بگا مەسەلنێ ئیتر فعلەن با بڵێن و وەزئیان کاریان مەسەندی و باوەڕیان بۆ چوونیان بە هەدەر ناڕوە بۆ خاکی خۆیان بۆ وڵاتی خۆیان بۆ میلەتی خۆیان کارەکەن بەڵام لە پرس دوێنێ کابرایە دەبینی هیچی نەبوو ئەمڕۆ چۆ بە ئاسمانە وەکو هەورەکەی چۆتە ژنەکەی ئەو کوینی دوای بەرز بۆتەوە کابرای دیژە بینی 100 ساڵە کرێکاریە کا پشتی بەقەی 2 مەتر پانیشە نییە نانی شەوی نییە بیخوا ئەمە بەشێکی ئەوەی کەتری ئەمە قسەی لەسەر بکەم لەسەر ئەو مەسەلەی کە ئەلەساز نازانم من وەکو هینە حیزبی قسە ناکەم
بل لەوەی مەسەلەن جامانەیەک مەسەلەن ئەگەر سوتا بێت لە هین کابرا بێن محاسبەی بکەن ئێمە بۆچی محاسبەی کەسێک بکەین کە جامانەیە گەسووتێنێ ئایا جامانە پیرۆزە مقدسە یا ئینسان مقدسە ئەوەی کە مقدسە لە ڕووی هەموو هینە کۆمەڵایەتەکانەوە خودی ئینسان خۆیەتی ئینسان خەریکە لەم ڕۆژە لە کوردستان نییە بێباهاترین شتی لێ دەرەچێ ئایا تا ئیسا ئەوانەی کە ئیسا با بڵێن منۆکو تەحەدا نایڵم یاوەکو تەحەدا بەرامبەر بە ڕێکخراوە مەسەلەن کۆمیتەیە یادەقە دێن مەسەلەن یەک تەحزیب یا با بڵێن داوای لێکۆڵینەوە لە کەسێزن کە جامانەیەکی سوتاندووە دیارە بەر لە هەرسی لێی برسنەوە بۆ ئەم جامانەی سوتاندووە ئایا سەبەبەکە چییە کە سوتاندوێتی بۆ تۆ جامانە بە مقدس ئەزانی ئەز دەکەم داوای لێ برسنا لێکم دەستان خۆش بێت زۆر سپاس بۆ کە کەمال لە تەیناڵەوە سەردار لە حەمرین فەرموو کاک سەردار ئەلو کاک شوانم کاتێ باش زۆر سپاس دەکەین کاک سەردار هەموو کاتێکت فەرموو کاک شوان من بەرگری فراکەوتنی ئەورامانی لە حەمرین وە قساکەن خۆشحاڵین کاک سەردار فەرموو بەڵێ ئەو برادرانەی کە قسەکەن بە ناوی پێشمەگە وەڵای وانە زۆر وەتەمان باشە و زۆر شوێنەکەمان ئارام و خۆشە بەڵێ بەڵێ کاک سەردار ئەو برادرانەی کە باسەکەن باسی پێشمەگەم واژ نییە یەکجاری واژ نییە خەڵکانە بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاروان لە سلێمانیەوە فەرموو کاک کاروان کاکە شۆنجارم کاتەوە باش زۆر سپاس دەکەین کاک کاروان بەڵێ فەرموو کاکە شۆنجارم کاتەوە باش زۆر سپاس دەکەین گوێمان لە دەنگتە کاک کاروان بەڵێ کاکە جان لەسەر ئەو تەوەرە کۆمەڵە برادەر هەیە لەلان کۆمەڵە لایەنگری کۆمەڵە حیزب و لایەنگرەگرن لەگەڵ ڕێزمەوە حرمەتمە بۆ کەناڵەکەتان و بۆ بەرنامەکەشێ کۆمەڵە خەڵکی مەتیناڵگرن کە دیفاع کاک کاروان هەموو کەسێک مافی خۆیەتی کە لایەنگری کێیە و چۆن قسە دەکات بەڵام بۆ شێوازە نەبێت کە هێرشکێنە سەر یەکتر تکایە ئەگەر وڵامت هەبێ بۆ ئەوان ئەگە قسێکت هەبێ ڕخنێکت هەبێ لەسەر قسەکانی ئەوان بە شێوازێکی جوان بێوانە بێت کە بەرنامەکە ناشتین بکرێەوە کەسانێک تر وڵامت دەنەوە کۆمەڵە خەڵک هێنە سەر بەرنامەکە و قسەکەن و بێئەدەبی قسەکەن دووەمیشت کاک کاروان ئەمڕۆ ئێمە تا ئێستا پەیوەندیەکان بەو شێوە نەبوون کە کەسێ بێئەدەبی کرد بێ بەرامبەر بە هەر کەسێ بەڵام ڕخنە گیراوە قسە کراوە وڵام دراوەتەوە تکایە بە شێوازێکی جوان قسە بکەین کاک کاروان جوانترە بۆ خۆمان و بۆ بەرنامەکەشەوە بۆ ئەو کەسانی کە بینەری بەرنامەکەن مەبەستمەوەیە کۆمەڵە خەڵەیەتان و شوان لە کۆمەڵە لایەنگرێ ینی ئینسان کە ئەچێتە ناو ڕاستەخۆی بەرنامەکەەوە ئەچێتە ناو تەوەرەکەەوە بە لایەنێکان نشتێنێت ئێستا بۆ من خۆش نییە لایەنێکی تر تۆمەتبارکەم و لایەنێکی تر ئینسان چی واقع لە ژیانە چی شتێک هەیە ڕاستەکەی ئەچێتە ناخی تەوەرەکەەوە قسەکان ڕاستەکان باسکە نەکچێت لایەنگری یەکێکە بشکێنێکی بەرزکاتەوە بەڵێ جا دووەمیشت ئەو خۆشەویستانە و برا پێشمەرگانی کە لەو شوێنانن کۆمەڵی خەڵک هەیە ڕاستەوخۆ یان ئەوە شتێکی ڕاستیە خەڵکانێک هەیە ئەڵێ ناوجەرگمان بۆ بە پەتاتە مەجموعەکیش هەیە نان و کەباب بخۆن بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت ئاگرناس لە ئاکرێەوە بەێ فەرموو کاک ئاگرناس بەێ مەرحەبا کاک شوان مەرحەبا کاک ئاگرناس شەوان گو باش زۆر سپاس دەکەین فەرموو کاک شوان تەوەرەکە ناوی کەسێک نازڕێنم تەوەرەکەی من لەسەر مەوزای کوردستان دەبیت و بەڵێ کاک ئاگرناس تەوەرەکە ڤەکریە بەێ دەکاری لەسەر هەر تەوەرێ باخفی ئێستانکە فرسەتێکی زۆری باش هەیە بۆ خەلکی کورد بەڵێ کو پێگەیە حکوومەتە مرکزی لاواز بێتەکردن پێگەیە نەتەوەی کورد بەهێزتر بکرێت لە باشوور پێویستە پارلامەنتەری مە کوردان لە کوردلا فرۆکسیونە کوردستانی لە پەرلەمانی عێراقێ پێیەک دەنگی عریزەی عەلیە قەویدێکی قەدم کرد وتارێکی 6% سەر و سامانەکە بۆ خەلکی جیهانی بەگەر بۆ خەلکی کوردستانی و عێراقی بەگەڕێتەوە گەنگ بە گەندەلی بنبەر دەبیت عەلی چارەسەر دەبیت هەم پێگەی کورد بەهێز دەبیت هەم پێگەی حکوومەتی بەغان لاواز دەبیت ئەوە لە لایەکێدی هیویداری مشتەرکی هەرێم هەموو سەرکردەی کورد ئەو ڕێگەی لەسەر ڕۆژ ئاوا بکەنەوە خەلکی ئێمە خەلکێکی هەژارە دەبێت لە بیری خۆمان بینینەوە کە عەلی خامنەی وەختی خۆی گەرچی دژمنی کورد بووە وەلی لە ئاوەڕەبوونی خەلکی کورد بە خەلکی ئیران گوت ئەوە حەج هاتە بەردەمی ماڵی ئێوە ئەو حەجە لە دەست مەدەن
حەج بۆ ئێمە دەبیتە دەبل حەج نای حەجێکە دەبل حەجە ئەمە تەوەرەکەی دی بیبیدارم سەرروک و نەتەوێت بە کوردە هەمی پێک دەنگی ئەو حەفدە خانەی کە گۆڕان پێشنیارکردیا جێبەجێ بکەن هەموو شتێک بێتە بە نیشتیمانیکردن بەعاشی پێشمەرگە چارەسەرێکی بڵا بیرێن پێشمەرگە ڕووناکی چاوی ئەبی ملەتەیە تەوەرێ سێ ئەگەر زۆر بە کورتی کاگا بکرێت سوزان ڕایس لەگەڵ وەب دەکەبێتە ئاشاری ئاکرێ چەند شتێکی ئیجابی من هەیە بۆ خەلکی جیهانی خڕێ لەبەر دەمێ کوشکە سپی بۆ خەلکەکەم گەلک نەخۆشی دچارە سەر بن زۆر باشە سپاس بۆ پەیوەندەکەت زۆر سپاس بۆ پەیوەندەکەت عەبدوڕەحمان لە مەخموورەوە فەرموو کاک عەبدوڕەحمان کاکە شوان دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم زۆر سپاس دەکەین کاک بەڕاستی بەرنامەکی زۆر جوان و ڕێکوتێکە سپاس دەکەین لەسەر تەوەرە قسە بکەم لەسەر سێ تەوەر قسە بکەم ئەگەر مەجالم بدەیت زۆر بە کورتیەکە کورتی یەکەمیان ئەو دانووسانەی لە بینی عەسکەری کە لەگەر بەغداد دەکرێت ئەو دانووسانە بەڕاستی بەڕێی من هەر کات کوشتنە وەفد وەرە و وەفد بڕۆ وەفد وەرە و وەفد بڕۆ بەس ئەوەندەیە زیاتر هیچ شتێک نایەتێتی جاری پێشتر چۆن وەفد چوە بەغدا پاشان هاتە هەولێر ئێستا لە سێزدەی مانگەی دووبارە نیشان دەبی وەفد بستەوە بەسکەیمە هەر کات کوشتنە کێشەی ما کێشەی عەسکەری نییە بەڵکو کێشەی سیاسیە پێویستە ئێمە ئینسانی سیاسی ڕەوان دانیشتن بکەن لەگەر یەکتر و خاتەی کێشە سیاسەکەی چارەسەرکردن کە کێشە سیاسیەکەیان چارەسەر کرد زۆر باشە کاک عەبدوڕەحمان زۆر بە کورتی تەوەری سێهەم زۆر بە کورتی تەوەری سێهەم تەوەری دووەم ئەوەیە بەڕاستی من گرۆیەکم لە کەنارەکەتان هەیە ئەو ڕۆژەی کە لە جینۆسایدکردنی قەزەی ئەنفال لە سوید کرا لە تەلەڤیزیۆنەکەنگۆ بەپەلە لێدا وەمانزانی مژدەشی گەلە خۆشمان دەدەنێ بەس بەداخەوە دوایە درێ وڵات بە جینۆساید نەکرایە و نازم ئەو شتانە ئەوە شتێکی گەلە خراپ بوو کە ئەو بەپەلەتانێدا مامازانی مژێنێکی خۆشمان دەدەنێ تەوەری سێمیشم ئەوەیە من زیندانی سیاسیم 3 ساڵنی لە سزن بوویمە هەموو معاملاتەکەم تەواو کردگە شاهدم هەیە هەموو شتێکم هەیە هەتا ئێستا کەس لێ نەتێچتەوە و معاملاتەکەم هەمووی لە زیندانە سیاسەکانە زۆر سپاس دەکەین دوا پەیوەندیمان ئەبوو نەجیب لە سلێمانی سڵاو لێبێ ئەبوو نەجیب فەرموو سڵاو لە جەناب دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم زۆر سپاس دەکەین فەرموو دوو ڕقم بە جەنابت هەیە بەڵێ فەرموو یەک مەسەر پەیوەندیەکەن گوێنە لە قسەی ناشرین وە سەرکردەکان بن ئێمە ڕێگەیان پێ دەدەین ئەبوو نەجیب بەڵێ ڕێگەمان پێداون ئێمە ڕێگەمان پێداون کە قسەی ناشرین بڵێن بەڵای ڕێگەت گوێنەدا تو ئەو گوێنەدا گوێی لێگری بەسێکی ڕەتی بداتەوە قسە بکە گوێی لێ ناگری ئەی بڕین ئەو شتێکی نەشیاوە هیچ نییە جوان نییە نەفامە هەر گوناحت بە سەرکردەیە گوێم بدەیت هەر سەرکردەیەک بەس خۆی کابرا قەباتێ لە کوردستانە کوردێتی هیچ شتێکی جوان نییە جەنابتان ئەگەر بان مجوورە بکەن ئەم تەوەرە بگۆڕن هەچکە پەیوەندی بکاتەوە مجووریە مەسەل مجوور دایرەیە بێن داینەن خەڵ با پەیوەندی بکاتەوە قسە لەوە بکە ئەم تەوەرەیەوە جوان نییە خەڵ جوان سەر کردەکاندا منەوە برادەرم لە قوتی دایکی بووە جوێنە ببوورە داوا لێ وردەکەین بەڕێزان ئێمە ڕێگەمان پێدا کە ڕەخنە بگرێ بەڵام بۆ شێوەیەکە قسە بکە بەرامبەر بە هیچ کەسێک ئێمە داوا لێ بردنەکەین بەڕێزان دیارە لە دەسەڵاتی ئێمەدا نەبوو کە بتوانین پەیوەندیەکەی بشڕێنین بەڕێزان دیارە ئەم کێشەیە ڕۆژانە دووبارە دەبێتەوە ئێمە تەنها ئەوە دەڵێن کە ئەمە بەڵگەیەکە لەسەر ئەوەی کە ئێمە ئەو پەیوەندیانەی کە وەری دەگرین نازانین کیە و فلتەرمان نییە بۆ ئەوەی کە کەسانێک وەربگرین کە ئێمە دایان ناسین و ئێمە وایان لێ بکەین کە لەسەر چی قسە بکەن تا سبەینە هەمیشە لا خۆشیدا بن.